نا ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاژمێر دووتان پێشکەش دەکەین. چالاکی ئێشگری کالابیستی تەموزی ساڵی 2023 لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی مەخموور بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆ جەلان دەستی پێکردووە لە 1934مین ڕۆژیدا بەردەوامە و لە ئێستادا گروپی 142هەمین ئشگریەکەیان لە ئەستۆگرتووە. شیلان بەیار بەناوی گروپی 142هەمینەوە پەیامێکی پێشکەش کرد و ڕاگەیان ڕێبەرۆجەلان بە ڕەنج و تێکۆشانی 52 ساڵی خۆیەوە نکۆڵیکردن و لە ناوبردنی گەلی کوردی ڕاگرت و هەروە ژنان کە بە هەزاران ساڵ بوو کۆی لەو بێدەنگرابوون جارێکی دیکە هێنانیەوە سەرگۆڕەپانی مێژ و هێنایە ناو تێکۆشانی هەبوونی خۆیان. ڕاشیگەیان ئێمە ژنان و گەنجان بە ڕەنج و تێکۆشانی ڕێبەرۆجەلان شەیدان و تەفگەری ئازادیەوە خۆمان ناسیەوە. چالاکیەکە باوتنەوەی دروشم ڕادستی گروپی 142هەمین کرا. ئەنجومەنی سووریای دیموکراتیک مەسەدە سەبارەت بە دۆخی سوەیدا و داهاتووی سووریا ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاو کردوێتەوە بە مەبەستی چارەسەری پێشهاتوو گرژیەکان. بە مەبەستی چارەسەری پێشهاتوو گرژیەکان مەسەدە چەند خاڵێکی خستووەتە ڕوو کە لا ڕاگەاندراوەکە داهاتوە ئێمە ئیدانەی هەموو جۆرەکانی تونند و تیژی و ململانەی چەکداری و ئاژاوی ئەمنی دەکەین کە هەڕەشە لە ئاشتی ناوخۆیی لە سوێدا و ناوچەکانی دیکەی سووریا دەکەن. هەروەها ڕەشەنگاندۆ پێویستە دەست بەجێ هەموو کارە دوژمنکارانەکان بوەستێنرێت و لێکۆڵینەوەیەکی سەربەخۆ و شەفاف ببورن لە ڕووداوەکان دەست پێ بکات و هەروەها لێپرسینەوەش لەگەڵ بەرپرسانی پێشلکاریەکان بکرێت. دەشڵێن بە پەلەداوای دەستپێکردنی دیالۆگێکی تۆکمەی نیشتمانی دەکەن. هەروەها ڕاشتیانگەاندۆ پێویستە کۆنفرانسەکە بەشداری هەموو پێکاتەکانی گەلەی سووریا مەسۆگەر بکات و وەک بەشێک لە مۆدێلێکی لا مرکزی. هەروەها لە خاڵێکی دیکە داهاتوە پێویستە ڕێگری لە دەستڕێژی و دەستێوەردانی تائیفی و ناوچەی بگیرێت و پێویستی شاگوتاری ڕقاوی و پروپاگاندەی میدیایی و سیاسیش ڕاگیرێت. هەروەها لا خاڵێکی دیکەی ڕاگەیاندراوەکەی مەسەدە داهاتووە پێویستە سەرجەم ئەکتەرە سیاسی و سەربازی ناوخۆیی و ناوچەی و نێودەوڵەتیەکان بەرپرسیارەتی یاسایی و سیاسی و ئەخلاقی خۆیان جێبەجێ بکەن و دەشڵێن هەر چارەسەرێکی سیاسی لا سووریا دەبێت بە تەواوەتی سووریایی و هەمەلایەنە و نیشتمانی بێت. چارەسەر دەبێت لەسەر بنەمای دیالۆگ و کۆدەنگی و دانپێدانانی یەکتر بێت و توندەتیژی و فشار و زۆرە ملی لەلایەن گروپە باندەکانەوە قبول ناکرێت. هەروەها لە کۆتاییشدا مەسەدە ڕایگەاندووە پێویستە دامەزراندنی دەوڵەتێکی دیموکراسی و مەدەنی لەسەر بنەمای یەکسانی هاوڵاتی بوون و سەروەری یاسا و ڕێزگرتن لە فرەچەشنی نەتەوەی و کەلتوری و ئاینی مەسوگەر بکرێت. هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلاندەم پارتی تۆنجەر باقرخان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانەیدا لە ئەنقەرە سەرنجی خستە سەر بڕیاری دادگای مافی مرۆڤی ئەوروپا پەیوەست بە ئازادی سەلاحدین دەمیرتاشەوە و جەختی کردەوە دادگا بە ئاشکرا هەموو یاسان نێونەتەوەیەکان و مادەی 90 دەستوری بنەڕەتی تورکیا پێشل دەکا. باقرخان داوای ئازادکردنی دەمیرتاشی کرد. هەروەها ئاماژەی با توند و تیژەکانی دژباژنان لە تورکیا کرد و ئاشکرای کرد کە لە ماوەی 3 مانگی کۆتایی زیاتر لە 100 ژن کوژراون. هەروەها لا قسەکانیدا ئاماژەی بە پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی کردوتی هەوڵەکانمان ڕان ناوەستن و هەموو ئەم هەوڵانە بۆ ئەنتیگراسیۆنی دیموکراتیکی ئەرێنی و یاسایەکی یەکسانەکە بەڕێز ئۆجەلان ڕایگەاندووە. باقرخان هەروەها وتیشی کە دەبێت گۆڕان و گۆڕانکاریکی دوولایەنە بکرێت و دەبێت دەوڵەت بەبێت دواخستنی پرۆسەکە هەنگاو بنێت. سەبارەت با کۆمسیۆنەکەی پەرلەمانیش باقرخان وتی دەبێت ئەم کۆمسیۆنە تەنها هەوڵدان بۆ دانانی چەک نەکات و وتیشی پرسی سەرەکی ئیرادەی سیاسیە بۆ چارەسەری دیموکراتیکی پرسی کورد و لابردنی بربەستەکانی بەردەم چارەسەری. هەروەها وتیشی ئەم کۆمسیۆنە دەتوانێت مۆدلێکی ئاشتی بۆ تورکیا
بنیات بنێ. لە کۆتاییشدا باقرخان ڕایگەیان کە هەوڵەکانیان بۆ پێشکەوتنی پرۆسەکە زیاتر دەبێت و بژاردەیان بۆ نەتەوەی دیموکراتیکە. ڕاشیگەیان کە جەهاپا ڕۆڵێکی گەورەی هەیە لە پرۆسەکەدا و دەبێت ڕۆڵی مێژووی خۆشی جێبەجێ بکات. هەپەگان نەڕەچە ناسنامەی پێنجگەری لای ئازادی ئاشکرا کرد کە لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون و ڕایگەاندووە هەر 5 هاوڕێکەمان لە شوێنی جیاوازی کوردستانەوە بەشداری ڕێزەکانی گەریلا بوون و خۆیان کردە فیدای دۆزی ئازادی گەلەکەمان و هەمیشە یادیان زیندوو دەبێت. لە ڕاگەیاندراوەکەی ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە نەڕەچە پەیوەست بە ناسنامەی گەریلا شەهید بووەکان بەم شێوەیە ڕاگەیاندراوە. هاوڕێیانمان منزور موردەم و بارانجزیر و زاگرۆز پیرۆ و دەروێش کۆپ و حەسەن ڤیان کە بەشداری پرۆسی تێکۆشان لە هەرێمەکانی پاراستنی مدیا بوون و لە ساڵی 2007 شەهید بوون بە ڕێزەوە بەبیر دێهێنینەوە. هەر 5 هاوڕێکەمان لە شوێنی جیاوازی کوردستانەوە ڕۆیان کردە تێکۆشانی ئازادی و بەشداری ڕێزەکانی گەریلا بوون. هەروان ڕاشتی دەگەێنن هاوڕێیانمان جەنگاوەری ئاپۆی فیداکار بوون و لە پرۆسەیەکی دژواردا لەو هەرێمانەی کە هێرشی سەختی دوژمنی لەسەر بوو باورەیەکی بەرزەوە تێکۆشان. دەشڵێن بەڵێن دەدەین کە ئەم هاوڕێ هێژایانەمان بکەین با سەرچاوی معنەویەتی دڵمان و ڕێنیشاندەری تێکۆشانمان و هەردەم یادیان زیندوو ڕابگرین. لەسەر ئەو بنەمایە هەپەگەڕای دەگەێنێت سەرخۆشی لە بنەماڵی هێژای ئەم هاوڕە شەهیدانەمان و تەواوی گەلی کوردستانی وڵات پارێز دەکەین. زانیاریەکان دەربارەی ناسنامەی شەهیدان بەم شێوەیە خراوەتە ڕوو. قەدری ئۆلاش بە ناسناوی منزور موردەم لە شەرناخ لەدایک بوو لە 5 حوزەیرانی 2007 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوو. حاجی ئەرتەنە بە ناسناوی بارانجزیر لە شەرناخ لەدایک بووە. ئەویش لە 4 ئابی 2007 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوو. هەروەها ئۆگۆر بالیکچی بە ناسناوی زاگرۆز پیرۆ لە ئایدەن لەدایک بوو لە 5 حوزەیرانی 2007 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوو. جیهان ئیمراک بە ناسناوی دەروێش کۆپ لە مۆش لەدایک بوو لە 4 ئابی 2007 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوو. عەباس کەریم فەسەک بە ناسناوی حەسەن ڤیان لە شەرناخ لەدایک بوو. ئەویش لە 4 کانونی یەکەمی 2007 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە. خەڵکی کانتۆنی ڕەقان دامی دامەزراوە مەدەنی و سەربازیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە گۆڕستانی شەهیدانی شاری کەرامەی ڕۆژهەڵاتی ڕەقا بۆ شەڕوانی هێزەکانی سووریەتی دیموکراتی قەسەدا حوسین محەممەد ئەلشێخ کە لە 19 تەمموز شەهید بوو مەراسیمەکان ئەنجامدا. فەرماندەیەکی ئەنجومەنی سەربازی ڕەقا و هاوسەرۆکی ئەنجومەنی شاری کەرامە و هەروەها هاوسەرۆکی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان لە مەراسیمەکەدا وتاریان پێشکەش کرد. دوای وتارەکان ناسنامەی شەهید خوێنرایەوە و ڕادەستی بنەماڵەکەی کرا و تەرمی شەهید باوتنەوەی دروشم بە خاک سپێردرا. تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ با بۆنە 11مین ساڵیادی فەرمانی 3 ئابی ساڵی 2014 کە لەلایەن چەتەکانی داعشەوە با دڕندەترین کۆمەڵکوژی سەدەی 21 لا دژی ئیزەدیەکانی شەنگال ئەنجامدرا لە ناوچەی خانە سووری شەنگال. سەمینارێکیان ڕێخست. لە سەرەتای سەمینارەکەدا ئەندامانی تاژێ کەنێ خدر قسەی کردوڕێگەیان تەنها باسکردنی فەرمانەکان چارەسەری ناهێنێتە ئاراوە بۆ یەخۆڕێخستن و گرنگیدان بە پەروەردە و بەرفراوانکردنی هێزەکانی یەبەشە و یەژەشە دەبێتە باشترین وەڵامدانەوەی فەرمان. لە دوای قسەکان لە سەمینارەکەدا گفتوگۆی کراوە ئەنجامدرا و تێیدا جەخت لەسەر گرنگی خۆبەڕێخستنی کۆمەڵگەی ئیزەدی و ژنان کرایەوە و دووپاتیشان کردەوە. نابێت هەرگیز کۆمەڵگا پشت بە کەسێکی دیاریکرا و ببەستێت و دواتریش سەمفۆزیۆنێک دەربارەی فەرمانەکان نمایش کرا. هەروەها لە یادی 11مین ساڵیادی کۆمەڵکوژی 3 ئابدا بە گۆرانیەک یادی شەهیدانی شەنگال کرایەوە. لە با کلیپی شەهیدانی وڵاتەکەمان یادی شەهیدانی شەنگال کراوەتەوە کە تێکستی گۆرانیەکە لەلایەن ئیڤان خدر جۆدۆ هەروە ئاوازەکەیشی لەلایەن ئەڤین زینداوە دانراوە. گۆرانەکە لەلایەن کۆما بێریڤان کە با سەرپەرشتی ناوەندی کەلتور و هونەری شەنگال ستیان نەخشە وتراوە. هەروە کلیپەکە لە ئەنجامی چەند مانگێ کارکردن ئامادەکراوە و وەک دیاری پێشکەش بە خانەوادەی شەهیدان کراوە.
کەمێک پێش ئێستا وەزارەتی دارایی عێراق بڵاوی کردەوە بڕیاردرا بە ناردنی موچەی مانگی ئایاری فەرمانبەرانی هەرێمی کوردستان. هاوکات ئەمڕۆ وەزارەتی دارایی حکوومەتی کاربڕێکەری هەرێم بڵاوی کردەوە بەشی گەنجینەی فیدراڵی لە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بۆ مانگی ئایاری ساڵی 2025 کا بڕەکەی 120 میلیارد دینارە با شێوەی کەش خرایە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵی لالقی هەولێری بانکی ناوەندی عێراق. توێ ئاماژەی بەهۆی دابەش نەکردنی موچەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەشێکی ناوچەکانی سنووری سلێمانی و هەڵەبجە و تەنانەت هەولێریش بایکۆتی دەوامیان کردووە. میدیاکانی ئیسرائیل بڵاویان کردوتەوە هێزانامنیەکانی ئیسرائیل خۆیان بۆ سێناریۆی هێرشکردنە سەر وڵاتەکان لەسەر خاکی سووریاوە ئامادە دەکەن. دەشڵێن تەلەبیب ئێستا تەنها بە پاراستنی سنوورەکانی ڕازی نییە، بەڵکو دەیەوێت خۆی زیاتر بەهێز بکات، چونکە گروپەکانی نزیک لە ئێران هەوڵی هێرشکردنە سەر بەرزایەکانی جۆلان دەدەن. ماڵپەڕی وەلای ئیسرائیلی ڕایگەیاندووە ڕەنگە گروپەکانی سەر بە ئێران هەوڵی دزەکردن بدەن بۆ ناوچە پارێزراوەکانی بەرزایەکانی جۆلان لە دیوی سووریا بە ئامانجی ئەنجامدانی هێرش دژی هێرشە سەربازیەکانی ئیسرائیل. ئەفسەرێکی باڵا لە فەرماندەی باکووری ئیسرائیل ڕایگەیاندووە سوپاچی تر بە تەنها بە ئاسایشکردنی هێڵی سنووری ڕازی نییە، بەڵکو کار بۆ بەهێزکردنی جێگیرکردنی خۆی لە ناوچەکە دەکات. ئەفسەرە و تووشێتی هەڵمەتەکانی دەستگیرکردنی چەکدارەکان لە گوندەکانی دراوسەی سووریا یارمەتی دەربووە لە کۆکردنەوەی زانیاری هەواڵگری لەسەر ژێرخانی ڕێکخراوە چەکدارەکانی ناوچەکە. ئیسماعیل بەقای وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند کۆماری ئیسلامی ئێران هیچ بەرنامەیەکی هەنووکەی بۆ دانوستاندن لەگەڵ ئەمریکا نییە و دیپلۆماسیش دەرفەتێکە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانمان. ئەگەر بگەینە قەنەعەت ئەمە کەرەستەیە بۆ گەیشتن بە مافەکانمان کە دەریەغی ناکەین لە کەڵک وەرگرتن لێ. دەشڵێت پێداگیری لەسەر لە ناوبردننی بەرنامی ئەتۆمی ئاشتیانی ئێران بۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ئیدارەکەی بێباکیە. هەروەها بەقای باسی لەوش کردووە کە لە ڕۆژی یەکەمی هێرشەکانەوە دەستیان کردووە بە بەڵگەنامەکردنی هەموو ئەو زیان و هێرشانەی کە بەرژەوەندیەکانی ئێران گەیشت و هەروەها لە ڕووی یاسای نێودەوڵەتیشەوە لێپرسینەوە لە هەموو ئەو کەسانە دەکەن کە پەیوەندیان پێیەوە هەیە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران هەروەها تووشێتی وەزیری دەرەوەی ئێران نامەی فەرمی بۆ چین و رووسیا و یەکێتی ئەوروپا ناردۆ هەڵویستی ئێرانی بۆ ڕەتکردنەوەی دووبارە سەپاندنەوەی گەرەمارۆ نێودەوڵەتیە تاکلایەنەکان ڕوون کردوێتەوە. گەریلا و هەم هونەرمەند بە دەستێک چەک و بە دەستەکەی تری سازی هەڵگرت بوو لە دوو سەنگەردا شەڕی دژی داگیرکەران و تێکۆشانی بۆ پاراستنی گەلەکەی دەکرد. ئەو هۆزان سەرحەدا هونەرمەندی شاخ و شار ئاخر شۆڕژگێڕەکانی دنیا دەمێکە و تویانە چەک و هونەر شان بەشانی یەکتری ئەژنۆی دوژمن دەشکێنێت. سلێمان عالی دۆغان ناسراو بە هۆزان سەرحەد لە 24 تەموزی ساڵی 1970 لە شارۆچکەی ئەلەشکیردی سەربان ناوچەی ئارارات لە باکووری کوردستان لەدایک بوو. هەر لە تەمەنی منداڵیشەوە لە ژێر کاریگەری براگەورەکەی خۆلیای هۆنەری لە ناخیدا چەکەرە دەکات و هەر بەو جۆرە دەستباش ژەنینی ساز دەکات. لە 22 تەموزی ساڵی 1999 بۆ تۆمارکردنی کلیپێک لەگەڵ چەند هاوڕەیەکی دەچنە هەرێمی بۆتان لە باکووری کوردستان و دەکەونە بۆسەی سەربازانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە و بە شێوەیەکی درندانە لە هێلیکۆپتەرەوە لە بەرزیەکی زۆرەوە بە درندەیەوە شەهید دەبێت. بە گوێگری گۆرانیەکی هۆزان سەرحەد دەبین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان. بمێنن لە خێر و خۆشیدا.
چندین حاوی و درباز بود واگری دلی درمان بود واگری دلی درمان چندین سال